be a big boy. I'm just a kid who's 4. Each day I grow some more. I like exploring. I'm Caillou. So many things to do. Each day is something new. I'll share them with you. I'm Caillou. My world is turning, changing each day. With mommy and daddy, I'm finding my way. Growing up is not so tough, except when I've had enough. There's lots of fun stuff. I'm Caillou. Caillou, Caillou, I'm Caillou. That's me. پینیاتە ڕۆژێکیان کایۆ زۆر زوو لە خەو هەڵسا. کایۆ وەرە نام بخۆ. کایۆ چاوەڕێی پۆستەچی بوو چونکە ئەیزانی لە ئێگزافی هاوڕێیەوە نامێکی پێگات. کایۆ ئەوە چیەکەی لێرە؟ چاوەڕێی ناماکەم. نانەکەشە چاوەڕێی تۆکە با بڕۆین. دەی تۆزێکی تر نامەکەگە. تەواو بووی؟ بەڕاست؟ ئەوە نەمەوە باوکە. کایۆ ئەویست زۆر زوو خواردنەکەی تەواو بکات بۆ ئەوەی بچێت چاوەڕێ بکات هەر کە نامەکە گەیشت یەکسەر وەری بگرێت. گیلبەرت! کاتێک کە کایۆ نانەکەی خوارد ڕۆزی نامەکەی هەڵگرتەوە. نامەکەم هاتووە؟ بەداخەوە کایۆ لەوانەیە سبەینێ نامەکە و بگە. هەر ئێستا ئەمەوێ دایکە. کایۆ زۆر ناڕەحەت بوو کە نامەکەی لە ئێگزافی و بۆ نەهاتبوو. بەڵام ئەوەنەی نەبەر کایۆ دڵنیا بوو لەوەی کە نامەکەی خۆی بینیوە. ڕۆزی بمەرێ! ئەڵێ چی دایکە؟ بانگێشە بۆ ئاهەنگی ڕۆژی لەدایکبوونی ئەگزافی بەڵام تەنیا ئاهەنگێکی ئاسایی نییە ئاهەنگێکی مەکسیکیە. یانی چی؟ پێی ئەڵێن پیناتە. پیناتە چییە دایکە؟ باشە وەکو یاریە گوایە لە ناوەوە شتی چاوەڕوان نەکراوی تایە. شتێکی چاوەڕوان نەکراو؟ ئەنجا ئەگەر دایکە پێوە بڵێ ئیتر چاوەڕوان نەکراوەکە نامێنێ. شتێکی چاوەڕوان نەکراوی جوانە. پێم بڵێ دایکە. وابزام خۆ لە ئاهەنگەکە بیزانی زۆر خۆشترەوانیە کایۆ. کاتی پیناتە هاوڕێیان. پیناتاکە شتێکی چاوەڕوانەکراوی گەورەی تایە. شتێکی چاوەڕوان نەکراو چییە؟ ئەگەر بەمدارە بکێشی بە پیناتاکەیە ئەو کاتە شەقەبا و خۆ دەتوانی شتەکە ببینی. کایۆ نەیەزانی پینیاتاکە لەکوێیە بەڵام حەزی لە یاری لەو جۆرە بوو. اینجا نۆرەی کلیمنتن بوو. دوای ئەویش نۆرەی ئیگزافی بوو. یاریەکە زۆر خۆش بووە. پیناتاکە ئەم جارە خەریک بوو بە تەواوەتی بشکێ. من ئەتوانم بیکەم. کایۆ گوێی لە دەنگی شتە چاوەڕوان نەکراوەکە بوو ئەنجا چاویشی بە شتە چاوەڕوان نەکراوەکە کەوت. پینیاتەکە پڕ بوو لە نقۆڵ. بەڵێنەکەی کایۆ. مەکە ڕۆزی! دایکە! دایکە حەز ناکەم ڕۆزی لە سنوو قلمەکەی منە یاری بکە. ئیتر بەسە بۆ ئێوە کایۆ. تۆ بێ بە جوانی لەگەڵ خوشکە بچووکەکە تەیاری بکەی. سنوو قەلمەکەی هەردووکتانە کایۆ. بەڵامی ناوێ. ئێستا ئەچمە دەرەوە و ئەبێ بەڵێنم بیتێ کە یاری لەگەڵ ڕۆزی بکەی باشە کایۆ؟ کایۆ ناڕەحەت بوو چونکە دایکی بە ناداتپەروەرە زانی لەبەرەوەی ڕۆزی بەزمەکەی دروست کرده بوو. بەڵێن مەیتێ؟ بەڵێ.
خواو لەگەڵ ئازیزم ڕۆژێکی خۆش. خوارد لەگەڵ ئەتوانی یەک ئیشم بۆ بکەی بۆ بەقەکە پا بکەیتەوە بەڵێن مەیتە؟ بەسەر چاو ئەو بینمەوە. باشەوە باشترە بچم دەست پێ بکەم. حەزەکە یارمەتیم بەی بیان شوێنکایەوە؟ گیلبەرت! گیلبەرت! پشیلە نابێتە سەر مێز! بۆچی گیلبەرت نابێتە دەرەوە؟ وەرە گیلبەرت! ئێستا کە کایۆ بەتەنیا بوو بە باشی زانی یاری بە ئۆتۆمبیلەکانی بکات. تەواوە. ئامادەی بۆ قاپشتن کایۆ؟ ئەوە بۆ کوێچ و ڕۆزی؟ کایۆ ناتوێ یارمەتیم بێ قاپەکەم شوێن؟ یاری ئەەکەم و ناشمێ ڕۆزی لە سنووقی لمەکە یاریم لەگەڵا بکە باوکە. ئەی بەڵێنەکە و بیرماوە کە بەدایکەیە؟ ئەبێ ڕێگەی ڕۆزیش بەی لە سنۆقەلمەکە یاری بکاوانە؟ زۆر گرنگە بەڵێنەکانێ نەشکێنی کایۆ. بۆچی نەهێڵی ڕۆزی کەمە یاری بکات تا ئێمەش لە قاپشتن نەبینەوە؟ ڕۆزی یاری بکە! باشە ڕۆزی ئەتوانی کەمێک یاری بکەیت. کایۆ یارمەتیدانەکەی زۆر بەلاوە خۆش بوو. تەنانەت هەندێک جار هەستیە کرد یاری کەف و بڵقەکات. لەواتە تۆش پێویست بەوە شکردنەوە هەبێ. ئێستاش کە ئیشەکە تەواو بووە ئەڵێی چی بچین بۆ پارکەکە. هێی! کایۆ زۆر دڵخۆش بوو کە لەگەڵ هاوڕەکانی لە سنووقی لمەکە یاری بکەن. بە تایبەتیش دڵخۆشیەکەی هی ئەوە بوو ڕۆزیان لەگەڵ نەبوو تا هەموو شتەکانیان لێ تێکبات. ڤن 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 پیپ! ئەمڕۆ چین بۆ سێرک. سێرک؟ بەڵێ دوای ناخواردن دایکمانەمان بە. کایۆ زۆر حەزی لێ بوو بچێ بۆ سێرک. زۆر دەمێک بوو نەچوو بۆ سێرک. خێمەیەکی زۆر گەورەیان هەڵاوە. فیلێکیشی لێیە هەر زۆر زەبەلاحە. تۆشە چی بۆ سێرکەکە کایۆ؟ کایۆ نێزانی دایک و باوکی ئەیبن بۆ سێرکیان نا. بەڵام بە دڵنیایەوە ئەو هیوایەیە خواست. باوکە ئەتوانی ئێمەش بچین بۆ سێرکەکە؟ سێرکی چی کایۆ؟ جێسن و جێفری ئەچن بۆ سێرک. ئەڵێن خێمەیەکی گەورە و فیلێکیشی لێیە. فیل! بەداخەوە کایۆ نەمەزانی سێرگاتۆ بۆ شارەکەمان. ڕەنگە بتوانین ڕۆژێکی تر بچین. باشە کوڕەکەم کاتێکی تر. ئەتوانین سبەینێ بچین؟ کە دایەگەڕایەوە بەڵێم بێ کە لێ پرسم بزانم ئەڵێ چی کە هەومان بەیەکەوە بچین باشە؟ باوکم بەڵێنی یاکە سبەینێ بم با بۆ سێرکەکە. ئەتوانی ئەمڕۆ لەگەڵ ئێمەبی. کایۆ ئەم بیرۆکەی زۆر بە باش زانی کە ئەمڕۆ لەگەڵ دوو برادوانەکە بچێ بۆ سێرک. زۆر لەوە باشتر بوو تا سبەینە چاوەڕێ بکات. بەڵام ئەبێ پرسێ بە دایکە بکەی. بەڵێن ئەن؟ بای کایۆ دوایە و بینینەوە. کایۆ زۆر دڵخۆش بوو. دڵنیا بوو ئەمڕۆ لەگەڵ جەیسن و جێفری ئەچێ بۆ سێر. هێواش کایۆ تۆ زۆر بەخێرایی نانەخۆی. بەپەلەمە جێسن و جێفری یەم بەشونمە. کایۆ تکایە بەدەمی پڕۆ قسە مەکە. ئەبێ پەلە بکەم جێسن و جێفری یەن بەشونمە باوکەکیان. بەڕاست؟ بانگێشتیان کردم ئەمڕۆ لەگەڵیان بچن بۆ سێرکەکە. هەروە منیش. نا ڕۆزی ئەوان هاوڕێی منن تۆ نایەیت. کایۆ ئەو کارێکی جوان نییە. دایکی دوو براکە لە پارکەکە هیچی بە من نەوت. بۆیە بڕوا ناکەم لەگەڵیان نابچی. بەڵام بەڵێنیان نامێ. کایۆ زۆر ناڕەحەت بوو. پێشتر دڵنیا بوو لەوەی دوو برادوانەکە لەگەڵ خۆیان ئەیبن. نەیزانی بۆچی بەڵێنیان یابووە بیبەن و دواتریش نیان برد. زۆر ناڕەحەتی وانیە کایۆ؟ بەڵێنیان یامێ باوکە. منیش پێم وتی زۆر گرنگە بەڵێنەکانێ نەشتێنی وانیە کوڕەکەم؟ بەڵام وا تێگەم دوو برادوانەکە زۆر زوو بەڵێنیان ناوە.
وابزانم بیریان چوە یەکەم جار پرس بە دایکیان بکەن ئەجا بەڵێن بن هەموو ماشتمان بیرە چێ من دڵنیام ئەوان هاوڕێی تۆن و حەزەکەن لەگەڵ خۆیان نابوو بن بەڵام من ئەمەیە بچم بۆ سێرک. ئەزانم حەزەکەی ئەش چین ڕەنگە ئەوان بن. کایۆ چۆنی؟ کایۆ بێهیوا بوو کەزانی ئەوەی هاتووە دووبرادوانەکە نین. کایۆ تۆ بۆ ناڕەحەتی ئەزانی سێرکەکە هاتووە بۆ شارەکەمان بینیم یەک خێمەی گەورەیان هەڵاوە لەم نزیکانە کایۆ ئەگەی لێتی ڕۆژێکی خۆشتان بەسەر برد؟ بڵێ کایۆ یارمەتیام لە شنی قاپەکانە منیش وەکو بەڵێنم یابوو هێشتم ڕۆزی لە سنووقی لمەکە یاری بکە. ئەزانم با بچین بۆ سێرکەکە ئێستا بەڕاست ئێستا ڕۆزی وەراچین بۆ سێری سێرکەکە. کایۆ زۆر دڵخۆش بوو کاچێ بۆ سێرک و پێویستیش ناکە تاسبێنێ چاڕێ بکات. شتێکی چاوەڕوان نەکراو بۆ دایە. ئەمەوێ دیارە بۆ دایە بکڕم بەڵام هیچم بە خەیاڵە نایەت نازانم تۆزانی چ دیارە باشەکایەوە؟ نەخێر باوکە. لەوا چی یارمەتی بوێت تۆ ئەمە بگرە بە یارمەتی و چۆنی کایۆ سێری وێنەکەمان کە باوکە ئەتوانی ئێمە شوێنە بگرین؟ نایابە نایاب؟ بەڵێ ئەوە دیارێکی زۆر باشە بۆ دایە بیرۆکەیەکی زۆر باشە ئەوانە چەترن باوکە؟ ئەوانە چەتری فلاشن ڕووناکیەکە بڵاوەکەنەوە بۆچی ئەم وێنەیە ناکەی بە شتێکی چاوەڕوان نەکراو بۆ دایە کایۆ ئەم بیرۆکەی زۆر بەلاو باش بوو. زۆر باشە باوکە. بەڵام ئەمە واتە بێ بەنهێنی بێڵینەوە تۆ بڵێ بتوانین؟ بەڵێ. نابێ بە هیچ جۆرێ بۆ دایی باز بکەین خۆ نامان نەوێشتە چاوەڕوان نەکراوەکەی لێ تێک بین وانە بۆیە دەممان داخین باشە؟ جوانن من ناوم بریسە باشە ئەڵێن چی زەردەخەنێکی جوانم بۆ بکەنە؟ وابزانم ئەم جارە نەبوو سەیریکەن بازارێکتر تاقی بکەینەوە دەی زەردەخەنە؟ ئەبێ ڕێگەیەکیش بدۆزینەوە ئەو کچە جوانە زەردەخەنەیەک بکە کایۆ وای زانی ڕێگەیەک ئەزانێ زەردەخەنێ بخاتە سەر لێی ڕۆزی. ڕۆزی حەزی لەمەیە. ڕەنگە باش بێگە لای کامێرەکەەوە بۆستم و ئەمەی پیشان بم سەیری داینەسۆرەکە کە ڕۆزی زۆر چاکە ئەتوانن سبێنێ بێنەوە وێنەکەتان وەرگرنەوە با بچین بۆ شوێنەکە و شتەکە بێنینەوە کایۆ باشە؟ ئەتانێ ئەو نهێنیە گەورەیان پێ بڵێن ئێوە؟ وێنە شتێکی چاوەڕوان نەکراوە دایکە ئەگەر پێت بڵێم باش نابێ باشە؟ کایۆ زۆر شانازێ کرد کە ئەو شتە چاوەڕوان نەکراوی بەنهێنی پاراستە بوو. منی چاوەڕوانی ئەوە ناکەم پێم بڵێن باشە؟ بۆچی نایی لەگەڵمانە؟ بۆ شوێنەکە؟ بۆ ئەو شتە نهێنیەکەم پێ بڵێن؟ زۆر سپاس دیارەکەم زۆر جوانە شتێکی چاوەڕوان نەکراوی جوان بوو زۆر بەدڵمە ئیتر پێویست ناکە بەنهێنی بیهێڵینەوە ئەتوانین دەممان بکەینەوە ئیتر باش؟